بۆ خۆ دەزانی من لە پێشتریش زۆر جامەم ڕاگەیاندووە ئەگەر میلەتەکەی ئێمە یەک ڕیز نەبێ و یەک دەنگ نەبێ و یەکگرتوو نەبێ ئێمە ناتوانین ئەم ڕۆژکارە قورسە بەسەربەرین کە لە مەنتیقەکە یاسەری هەڵداوە لە هەموو لایەکەوە کڵپەی ئاگرێکی گەورە ڕوو لەم سنوورەکە و خۆتان نەزانم عێراقەوە جۆوەکەیەتی ئێران و ئەمریکا جەوەکەیان ئەوەیە تورکیا و کوردی ڕۆژاوا لە شەڕایە لەولاوە تورکیا و سووریا لە شەڕایە لەولاوە رووسیا و تورکیا لە ئەگەری شەڕایە بۆیە لەم هەموو شەڕ و هەڵچوونەیە لیبیا و وڵاتە عەرەبیەکان بۆ خۆتان نەزانن لەم هەموو هەڵچوونەیە کورد پێویستی بەوە هەیە هەم یەک ڕیز بێ و هەم یەک هەڵوێست بێ و هەم هەنگاوی میکانیزمی یەک ڕیزیش بدۆزێتەوە چونکە ئێستا بەڕاستی کورد یەک ڕیز نییە بۆی ئەگەر ئەنگاوەکان لە سەر میکانیزمێکی ڕێک جا لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەکرێ لە ڕێگای پەرلەمانەوە ئەکرێ لە ڕێگای کۆنگرەی نەتەوەییەوە ئەکرێ لە ڕێگای گفتوگۆ و دایالۆگەوە ئەکرێ من 3 ساڵ پێش ئێستا شڕام گەیاندووە جارێ بە تایبەتی ئەو حیزبە سیاسیانەی کە هێزیان هەیە لە هەموو کە زەرورترە کۆمیتەیەکی سەربازی هاوبەشیان هەبێ بۆ دیفاکردن لە نیشتیمانەکەمان بۆ دیفاکردن لە میلەتەکەمان بۆیە ئێستا کاتیەوە هاتووە ئەو یەک ڕیزیە هەنگاوی بۆ بندرێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هێزەکانی ئێمە فێرن لەگەر ئەزمونمان هەیە لەگەر هێلایەنی ترا بەیەکەوە شەڕی دوژمنەکانمان بکەین ینی تا سەیری مێژۆکەمان بکە لە ساڵی 1970 تا دێتە ئێرە هاوکار بووینە لەگەڵ گروپی پارتە سیاسیەکانی چەکدارەکانی پارچەکانی تری کوردستانە لە کەرکووکش ئێمە توانیمان هەموو بەیەکەوە دیفاعێکی باش لە شاری کەرکووک بکەین و گەڕی لا لەو سەردەمەیە هاتنە کەرکووک ئەو کاتە پێم وایە با فەرمیش هاتن محافزی کەرکووک داوای لێکرده بوون کاتێکش کە هاتنە کەرکووک بە ڕاستیە دەوری خۆیان بینی و شەهیدیاندا و برینداریاندا و بەیەکەوە هیچ نەکەر ئەزمموی بەیەکەوە کارکردنمان زۆر باش بووە هیچ ئەشکالێکشمان نەبوو لە چۆ پێویست بوو بێ ئەوان چوونە و لە چۆ پێویست بێمە بە دەنجانە و چوینە و بەیەکەوە توانیمانەوە فەترێ بەرینە سەر مەسلەی بۆ پێک نهاتنەکەی بەڕێی من بچی لە دەمڕاستەکانی حکوومەتی هەرێم بپرسی زۆر لە من مەپرساوەیان بەڵام تا ئێستاگە هەر هەنگاوێکی کۆنگرەی نیشتیمانی نردرابێ لە مەنتیقەی سەوز و لە زۆنی سەوز و تا جارێکیان بیرم لە قەرهەنجیر نردرا لە بینی کەرکووک و کەرکووک سلێمانیشە لەبەرەوە زۆنی سەوز بە تایبەتی ئەچێتیش ئەشکالی نەبوو لە سەربەستنی کۆنگرەی نەتەوەی لە هەر جێگایەک بێەوە لە هۆڵندا و لەوانش کە کاتی خۆی کۆنفرانسەکانیان دەکرا نوێنەری ئێمە بە بەردەوام قسەشی هەبوو و بەشداریش بووە ئەوەی کە نایە حەقە پرسیارەکان ڕوبڕی ئەوانە بکرێتەوە من پێم باشە کۆنگرەی نەتەوەیی بۆ ئەوەی بتواندرێ بەلای کەمەوە بەیانێکی موحەدی کورد دەربکە بەوانێکی هەڵوێستی کورد دەربکە ئەگەر چی زروفەکان لەوە قورسترن ئێستا چونکە وەک باسم کرد بە هەندێک پارتی سیاسی هێزیان هەیە ئەو کاتانەکە ئەوەی کە هێزی هەبوو یەزەکان یەک نەگرێ بە کۆنگرەی نەتەوەی بە فکر یەک بگرین باشە بەڵام ئەو باشە نییە بە قەدەوەی کۆمیتەیەکی سەربازی یەکگرتوو بۆ دیفاعکردن لە نیشتیمانەکەمان هەبێ